پاداشت. لە بیاباندا دەڕۆیشتم و ڕێگەم لێون بوو. لە لای ڕەشماڵێکی کۆن وەستام. سەیری ناو ڕەشماڵەکەم کرد. پیاوێک لەسەر زەویەکە زۆر بە ئارامی دانیشت بوو. هەردوو دەستی بڕابەوە، چاوەکانیشی لەدەستدا بوو. هیچ کەسێکی نزیکشی لە نانەبوو. لەبەر خۆیەوە بە چەند وشەیەک ورتەورتی دەکرد. لێی نزیک بوومەوە زانیم کە دەڵێت الحمد لله الذي فضلني على كثير ممن خلق تفضيلا. واتە سوپاس بۆ ئەو خودایەی کە پلەپایی منی بەرز کردەوە بەسەر زۆرێک لە دروستکراوەکانیدا. سەرم سوڕما کە ئەم وشانەی دەوت. سەیری حاڵیم کرد. زۆربەی هەستەکانی لەدەستدا بوو. هەردوو دەستی بڕاونەتەوە. هەردوو چاوی نابینایە. خاوەن هیچ شتێک نییە. سەیری دەوروبەریم کرد و گەڕام تا کەسێک ببینم کە خزمەتی بکات یان خێزانێک کە لەگەڵیدا بژیێت. کەسم نەبینی. بەرەو لای ڕۆیشتم و هەنگاوم نا. هەستی پێکردم و پرسیاری کرد چێیە؟ وتم ئەسسەلام عەلەیکوم. من پیاوێکم ڕێگەمون کردووە و لە ڕەشماڵەکەی تۆدا ڕاوەستاوم. ئەی تۆ چێی؟ بۆچی بە تەنها لێرە نیشتەجێی؟ کەسوکارت لەکوێن؟ ئەی منداڵەکانت؟ کەسوکارە نزیکەکانت؟ وتی من پیاوێکی نەخۆشم. خەڵکی وازیان لێهێناوم و زۆربەی کەسوکارەکانیشم مردوون. وتم گوێم لێت بوو. هەر ئەم وشانە دووبارە دەکردەوە. الحمد لله الذي فضلني على كثير ممن خلق تفضيل. سوپاس بۆ ئەو خودایەی کە پلەپایی منی بەرز کردەوە و بەسەر زۆرێک لە دروستکراوەکانیدا. بۆ خاتری خوددا کام فەزڵ و نیعمەت تۆ نابینای، هەژاری، دەستبڕاوی، بە تەنهای. وتی بۆت باز دەکەم و تێت دەگەیەنم، بەڵام داواکاریەکم لێت هەیە. ئایا بۆم جێبەجێ دەکەیت؟ وتم وەڵام بدەرەوە و بۆم باز بکە، داواکاریەکەت جێبەجێ دەکەم. وتی دەمبینی خودای گەورە بە چەندان تاقیکردنەوە تاقی کردومەتەوە و تووشی چەندان بەڵاو ناڕەحەتی کردوم، بەڵام الحمد لله الذي فضلني على كثير ممن خلق تفضيلا. ئای خوددا ژیری و عەقڵی پێ نەبەخشیوم؟ تێدەگەم و بیر دەکەمەوە بەهۆی عەقڵ و ژیریمەوە. وتم بەڵێ. وتی چەند کەس دەبینی کە شێت و کەم عەقڵن؟ وتم زۆر. وتی الحمد لله. وتی ئایا خوددا بیستنی پێ نەبەخشیوم؟ گوێم لە دەنجی بانگ دەبێت و لە قسە تێدەگەم و دەزانم چ لە دەوروبەرم ڕوودەدات؟ وتم بەڵێ. وتی چەند کەسەیە کە کەڕن و هیچ نابیستن؟ وتم زۆر. وتی الحمد لله. وتی ئایا خوددا زمانی پێ نەبەخشیوم؟ یادی خودای پێ دەکەم، پێویستەکانی خۆمی پێداوا دەکەم؟ وتم بەڵێ. وتی چەندان کەس هەیە کە لاڵن و ناتوانن قسە بکەن؟ وتم زۆر. وتی الحمد لله. وتی ئایا خودای پەروەردگار ئیسلامی پێ نەبەخشیوم و منی نەجێڕاوە لە موسڵمانان؟ خوددا دەپەرستم و پاداشتیشم لە لای خودایە؟ لەسەر بەڵاو ناڕەحەتیش ئارام دەگرم؟ وتم بەڵێ. وتی چەند کەسەیە بت دەپەرستن یان خاچ پەرستن نەخۆشیشن، بە دڵنیاییشەوە ڕەنجەڕۆ و زەرەرمەندی دنیا و دوا ڕۆژیشن؟ وتم زۆر کەس. وتی الحمد لله الذي فضلني على كثير ممن خلق تفضيلا. پیاوەکە هەر نیعمەتەکانی پەروەردگاری دەژمار کە پێی بەخشی بوو. سەرم سوڕما لە باوەڕی بەهێزی ئەم پیاوە. زۆر ڕەزامەند بوو بە بەشی خوددا. چەندان نەخۆشن کە بەقەت چواریەکی ئەم پیاوە نەخۆش نین، وەک ئەو کەسانەی کە تووشی شەلەل بوون، یان کەڕ بوون، یان نابینا بوون، یان ئەندامێکی جەستەیان لەدەست داوە. ئەگەر بێت و بەو پیاوە پیرەیان بەراورد بکەین، ئەوە وەکو لەش ساغوان، لەگەڵ ئەوەشدا بێتاقەت و غەمبارن و زۆر سکاڵای حاڵی خۆیان دەکەن، نائارامن، دەگرین لە پاداشتی تاقیکردنەوەکانیان، دڵنیانین بەڕاستی
ئەگەر ناڕەحەتیەکانی ئەم پیاوە پیرە بەسەر نەتەوەیەکدا دابەش بکرایە بەشی دەکردن. هەر بیرم دەکردەوە هەتا پیاوە پیرەکە وتی داواکاریەکەمت لەبیرە، ئایا بۆم جێبەجێ دەکەیت؟ وتم بەڵێ. پێویستی و داواکاریەکەت چییە؟ کەمێک سەری داخست و پاشان سەری بەرز کردەوە وتی کەسم لەگەڵ نییە، تەنها کوڕێکی 14 ساڵانم نەبێت، هەر ئەوە کە نان و ئاوم پێدەدات. دەستنوێژم بۆ دەشوات، بە کارەکانم هەڵدەستێت، لە بەیانیەوە ڕۆیشتووە بۆ ئەوەی خواردنم بۆ پەیدا بکات، تاوەکو ئێستا نەگەڕاوەتەوە. نازانم ماوە یان مردووە. هەروەک دەمبینی من پیاوێکی پیری نابینام و ناتوانم بە دوایدا بگەڕێم، هەواڵیم بۆ بپرسە و ئاگادارم بکە. پاشان هاتمە دەرەوە و نەمدەزانی بۆ چلایەک بڕۆم و کوێی بۆ بگەڕێم. دەمویست کەسێک ببینم و پرسیاری لێ بکەم. ئاوڕمدایەوە نزیک ڕەشماڵی پیاوەکە گردۆڵکەیەکم بینی، کۆمەڵە قەلە ڕەشێکی بەسەرەوە بوو، وەک ئەوەی بەسەر شتێکەوە کۆ بوو بێتنەوە. لە دڵی خۆمدا وتم ئەو باڵندانە لەسەر لاشەیەک یان خواردنێک نەبێت کۆ نابنەوە. بەسەر گردۆڵکەکەدا سەرکەوتم و بەرەو لای باڵندەکان ڕۆیشتم. باڵندەکان هەڵفڕین و کاتێک سەیرم کرد کوڕێکی منداڵکاری لێبوو، مردەبوو، جەستەی پارچە پارچە بوو، وەک ئەوەی گورگ وای لێ کرد بێت و پاشان بۆ باڵندەکانی جێهێشت بێت. ئەوەندەی بۆ پیاوە پیرەکە غەمبار و دڵتەنگ بووم، ئەوەندە بۆ مردنی کوڕەکەی دڵتەنگ نەبووم. لە گردۆڵکەکەدا بەزیم و هەنگاومنا، لە نێوان دڵتەنجی و سەرسوڕماندا بووم. ئایا بڕۆم و پیاوە پیرەکە بەجێ بهێڵم و بە تەنیا بمێنێتەوە، یان بگەڕێمەوە و هەواڵی کوڕەکەی پێڕا بگەێنم؟ بەرەو ڕەشماڵی پیاوەکە چووم، گوێم لێ بوو یادی خودای دەکرد، سوبحان الله و ئەلحەمدوللای دەکرد. ئالەم کاتەدا ئەیوب پێغەمبەرم بیر هاتەوە. چوومە ژوورەوە بۆ لای، چۆن بەجێم هێشت بوو هەروا بوو، سڵاوم لێ کرد. ئەو هەژارە زۆر بەتاسەوە بوو. بۆ هەواڵی جگەرگۆشەکەی وتی کوا کوڕەکەم؟ وتم سەرەتا وەڵامم بدەرەوە، تۆ لە لای خوددا خۆشەویستتری یان ئەیوب سەلامی خوای لێبێ؟ وتی ئەیوب. دەی بە دڵنیاییەوە تاقیکردنەوەکەی ئەیوب سەلامی خوای لێبێت لە تاقیکردنەوەکەی تۆ گەورەترە و وای دابنێ کە کوڕەکەت لە لای خوددایە. لە پاڵ چیاکەدا بە مردووی بینیم گورگ لاشەکەی خواردەبوو، بە ئاه و حەسرەتەوە هاواری دەکرد و هەردەیوت لا ئیلاهە ئیلا الله. منیش هەر ئارامم دەکردەوە. پاشان هاوارەکانی زیادیان کرد و لەبەردەستمدا گیانی سپارد و مرد. بەڕاخەرەکەی ژێری دام پۆشی و چوون بۆ ئەوەی کەسێک بدۆزمەوە تا یارمەتیم بدات و کارێک بکەین و بینێژین. سێ پیاوم بینی بەسەر ئاژەڵەکانیانە وەک ڕێبوار وابوون. بانگم کردن و هاتن بۆ لام و پێم وتن ئایا دەتانەوێت پاداشتان دەست بکەوێت؟ لێرە پیاوێکی موسڵمان مردووە و کەسیشی لێ نییە، دەتوانن هاوکاری یەکتر بکەین بۆ شۆرین و بە خاک سپاردنی؟ وتیان بەڵێ. چوونە ڕەشماڵەکەوە بۆ ئەوەی لاشەکەی هەڵگرن. کاتێک ڕوخساریان بینی هاواریان کرد ئەبوو قەلابە، ئەبوو قەلابە. کەسێک بوو لە زانا بەناو بانگەکانیان. کات و زەمان و دنیا بۆ کەس هەتا سەر نامێنێ و بەڵاو ناڕەحەتیەکان دەدانی تیژیان لێی گیر کرد و هەتا بەتەنها و دوور لە خەڵکی لە ڕەشماڵێکدا ژیا و دوور لە خەڵکیش گیانی سپات. بە ئەرچی سەرشانمان هەستاین و ناشتمان و لەگەڵ ئەو سێ کەسەدا ڕۆیشتم بۆ شار. کاتێک شەو خەوتم ئەبوو قەلابەم بینی، شێوەیەکی زۆر جوانی هەبوو، جلوبەرگێکی سپی لە بەردا بوو، جەستەی تەواو بێکەم و کوڕی بوو، بە زەویەکی سەوزایی جواندا دەڕۆیشت. وتم ئەی ئەبوو قەلابە، چی وای لێ کردیت کە بەم شێوەیە بتبینم؟ وتی خوای پەروەردگار بەهشتی پێبەخشیم و
لە بەهەشتیشدا پێیان وتم سلام عليكم بما صبرتم فنعم عقبى الدار واتە سڵاوتان لێبێت بەهۆی ئارامگرتنتانەوە کەوا بوو ئای چەندە جێگە و ڕێگەیەکی خۆشتان بۆ خۆتان مسۆگەر کرد. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات.